سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئەسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشانەوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزان ئەم ڕۆژدەنێ و بازاڕی شاری سلێمانی لەگەڵ هاوکاری کامێرەمانم ڕێوار حامید پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە دوعاکەین، باز لە پاڕانەوە دەکەین. لە هاوڵاتیان دەپرسین تا چەند گرنگە لە عیبادەتکردنماندا دوعا و پاڕانەوە تێکەڵاو عیبادەتەکانمان بکەین، چونکە بەپێی فەرمودەی خوا و پێغەمبەر دووردی خوای لەبێت دوعاکردنیش بەشێکە لە عیبادەت، پاڕانەوە بەشێکە لە عیبادەت. بۆیە لە هاوڵاتیان دەپرسین تا چەند لە دوای عیبادەتەکانە کە ئەنجامی دەدەی لەخوا دەپاڕیتەوە تا خوا لێت قبوڵ کات، یاخود ئەپاڕیتەوە بۆی خوای گەورە شتێکت کا بەنسیب و ئەو شتێک کە لە دڵتایە کە نیازتە بۆت کا بەنسیب. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاودێ دەکەین، بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. دوعا و پاڕانەوە تا چەند گرنگە بۆ مرۆڤ بەبێ دوعا ناژی. بە چەکی موسڵمانانیش بە تایبەتی. بەڵێ دوعا خێریش بوو، دوعایم کرد لە هەفتاکانە بۆ هەفتاوە بۆ هەشتا بوو، خوای گەورە ڕزگاریش کردم لەو شتە و دوعاکەشم قوڵ و خێرێک بکردم بەبێ ئەو هەناسێکیشمان بۆ نایری ئێمە. سارە عیبی نەبوو، هێنام ئەقلی سووتا بە 3 وەرەقە، کابرای 3 وەرەقە، هێنام مەکینەم داگەر، کابراوتی کاکە تۆ چی بەجاتەوە بووە ئەم شانسێت نانا خوای گەورە ڕازی لەسەر بووە، پێ خۆشحاڵم ئەوەی لای خوای گەورەشە و بێخۆشە مەقەدەر بێ هەرچی لای خوای گەورە بێخۆشە. هەڵبەت لە بەنسبەت دینی ئیسلامەوە چەمێکی زۆر بەهێزە. ڕێکەوتون دینەکان ڕۆژێکیان ناو بە ناوی ڕۆژی جیهانی نزاوە دوعاوە. تا چەند گرنگە لە عیبادەتکردنە دوعا و پاڕانەوە بەکاربێنیت؟ وەڵی هەموو وەختێ دوعا و پاڕانەوە شتێکی خراپ نییە. حەز وەختێ دەستە بەتاڵ بیانی زۆر مەشغوڵ نەبێتوانی دوعا و پاڕانەوە بکەی شتێکی باشە. دوعا پاڕانەوە بەشێکە لە عیبادەتکردن بە پێی فەرمایشتی خوای گەورە و پێغەمبەر دووردی خوای لەبێت. بۆیە تا چەند گرنگە ئێمە هەوڵ بدەین کاتێکە داواکاریێکمان هەیە، کاتێک کە پێویستێکمان هەیە دەخوا بپاڕێنەوە دوعا بکەین تاکو خوای گەورە دوعاکەمان گیرا بکات، عیبادەتەکەمان گیرا بکات. هەروایە کە تۆ پێویستی بە شتێ بوو پێویستە داوای بکەیت، ئێتر تۆش پێویستە بە ئیشێکە داواکاریەکە لە خوای گەورە بە دوعا و پاڕانەوەی تر ئینشەڵڵا ئەویش ناومێدت ناکات. چەند تۆ پاڕانەوە بۆتە بەشێک لە عیبادەتی تۆ، بۆتە بەشێک لەوەی کە ئەپاڕێتەوە لە خوای گەورە؟ والله خۆ من ناڵم ئێتر هەز وەختێ چی وەختە مەجال لێ بوو ئەتوانی عیبادەتی خۆت بکەیت بە پێی وەخت و کاتی خۆت. واتە گرنگە بۆ مرۆڤ شەمە شتێکە کە تۆ کەسێکە تۆی دروست کردووە نایێت ئەمە هینی ئیلاهیە کە تۆی دروست کردو هەموو شتێکی بۆ داوی کردووی هەموو عەزایەکی داوێ بە تۆ، تۆش پێویستە سوپاسی بکەیت و ئەگەر شتێکی پێویست بوو داوا لەو بکەیت، داوا لە کەسێکە نەکەیت. کاتێککە تۆ ئەپاڕێتەوە لەخوا بەچی داوای لێ ئەەکەیت؟ هەر بەچی بەوەی کەوا تۆ داواکارێکە دوعاگە خۆن منەیاڵێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا بۆ نمونە شتێک ئەلەم بابەتیان لێ خۆش بوون داواکاری لە یەکێ ئەمری خواکە لێ خۆش بێ مەسەڵەن یەکێ نەخۆشە خوا شیفای بە ئایتر بە پێی پێویستی شتەکان. دوعا و پاڕانەوە تا چەند گرنگە بۆ مرۆڤ؟ هەر گرنگە تا سەد گرنگە زۆر زۆرە پاڕێتەوە. بەڵێ ئەو پاڕانەوانی تۆ زیاتر چین داوای چی لەخوا ئەەکەیت؟ داوای لەش ساغی و لەش ساغی بڵێن بەخشین بۆ ماڵم ناڵ و بۆ ئاە بۆیش لەش ساغی تەوای. بەچی لەخوا پاڕێتەوە؟ بۆ نمونە بەناوە پیرۆزەکانی بە سڵاوەتدان بە سڵاوەدان زیاد لەوێ بوو. یەکێک لە مەرجەکانی گیرابوونی دوعا سڵاوەتدانە. سڵاوەدانە بەڵێ تەبعەن وایە بەناو جوانەکانش. بەدەر لەوەش پاڕانەوە و دوعا بە عیبادەت هەژمار دەکرێت. تا چەند گرنگە مرۆڤ مە تێکەڵاو بە عیبادەتەکانی بکات؟ هەموو کاتێت هەمووی گرنگە، یعنی ئینیکتیانی بڵێ گرنگ نەبێ، هەموو عیبادەتە گرنگە بیکەی، هەموو دوعا و پاڕانە و عیبادەتە گرنگە. ئەو دوعانەی کە تۆ کردوتە لە ژیانتە هەستە کردووە هاتوونەتە دی تا ڕادێک هەندێکیان؟ بەڵێ زۆر مێدم زۆ پێ لە 100
ئەوەی داوام دۆ خخوای کردو بەجێ بەجێ کردو ناومێر نەبووم قەتش ناومێر نابوو الله دعاء هەموو شتێکە دعا و مۆخ العیبادە دعا هەموو شتێکە هەموو گەلێک و هەموو نەتەوەیەک دعا با ئامانجێگەێنێ دعا زۆر بەرز و پیرۆز و بەشەشی لە عیبادەتەکانمان دوعا زۆر بەکاردێنین تۆ زۆرە لە وەڵڵا انشاءالله چەکی مسلمانانیش بە تایبەتی و جەنابە فەرموو دوعا بەشێکە لە عیبادەتکردن تا چەند گرنگ ئەمە مرۆڤ بیکاتە بەرنامەی ژیانی والله تا ئەو پەڕی چۆن نوێژەکان فەرزە لە سەمان دوعاڕەوە فەرزە بڕای تۆ مەرجەکانی دوعاکردن و گیرابوونی دوعا چییە؟ والله مەرجەکانی دەوێت پاک بی شتی حرام نەخۆیت خەڵکی لە کردار ڕازی بێ نەک هەموو ناوعە کرداریش لەناو خەڵکییا بکەی و بڵێ دوعاژەکەم و دوعاکەسم قوبڵ نابێت دوعا یەکەم شت دەبێ نانی حرام حەڵال بخۆی لە شتی حرام بە دوور بی ئەنجا دوای ئەوەی لە عیبادەتەکەتە لە هێمنەکانتە لە ڕۆیشت هاتوچۆ هێمنی لەناو خەڵکییا کار بداتەوە ئەنجا بەلاوەی دوعات قوبڵ بێ نەک هەرچی ڕاستۆی و دوعاچ بکات تەسادی و شتێک ڕێ لەگەڵەوەیە بڵێ دوعاکەی قوبڵ بووە ئەوە ئیوەی نەکاکە دەبێ دوعا نانی حەڵاڵیەوێ ئینسانی پاکێوێ نەک هەرچی بیکە هەر بڵێ قوبڵ بێ مەرجەکانی تریشی توان بڵێن ڕووکردنا قیبلەیە بەدەستپێکردنی سڵاوەدانە یەک لە مەرجەکانی دوعا و پاڕانەوە ئادابی دوعاکردن دەست بەرزکردنەوەیە ڕوو لە قیبلەیە ئەنجا یەکەم بە سڵاوەت دەست پێ بکەیت دوێمیش بە سڵاوەت کۆتایی پێبێنی جەنابەت لە ژیانتە ئەو دوعانی کە کردووە تا چۆن ئەستە کردو دوعاکانت گیرابوون خوای گەورە وەڵامی داوەتەوە واللهی من دوعام کە کردووە هەموو کات حەز دەکەم قوبڵەوێ بەس خوای گەورە چۆنی پێ مەقسەد بێ ئەوایە ئیوە دواترە ئیوە هەیە لەو کاتەیە ئەنجا قوبولیش نەبێ کە من دەیکەم وازانم هەر قوبولی کردو ئەزانەوە دەم پێ خۆش دوعاکە چونکە خوای گەورە هەر ڕەتی ناکاتەوە چونکە دەفەرمە خوای گەورە يا ابن آدم اطلبني واستجيبني أنت تريد وأنا ما يريد أفرمي أين هو آدم تداوم لك من دعاء كتب فرض نية بلين يكسر أو دقيقة جيراب بيا حرب لم كاتجا لم زمان شتا قبول نبي بدوي قيامت خوي جورا بدل سبي إن شاء الله بتاعك بتشي دست بيك بدعاء وزيادة بس الله ودنا صبي غنبر صلى الله عليه وسلم والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم أنت أبو خد سبي خوش أبو خد بمسلمان بفي علم خد وآخر خد أوايا گرنگ مرۆڤ دوعا بکاتە بە شەکل لە ژیانی وایە ئەرە بەخوا دوعا ئەساسە ناڵم چۆک فەرزەکە ئەساسە دوعاڕۆ ئەساسی ژیانتە 24 ساعتە دعاکەم لەخوا 24 ساعتە دعاکەم بۆ هەموو موسڵمانیش بۆ خۆش بۆ موسڵمانانیش باشە دوعا بەشێکە لە عیبادەت یعنی ئەو دوعایە کە تۆ یەکەی خوای گەورە بە عیبادەت بۆ دەنووسێت بەڵام بە بڕای تۆ مەرجەکانی دوعاکردن چییە مرۆڤ پێویستە بەچی دەست پێکات چۆن دەست پێکات چۆن لە ناوەکانی خوای گەورە دەست پێکی باشە بەڕای من لە ناوەکانی خوای گەورە دەست پێک بە دوعاکردن ناوەکانی خوای گەورە بڵێ دوای دوعاکانیش بکەیت سوژدەیش بیت امجا بجلي لا اله الا وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير صلاودان ركنا قبله دەست بەرزکردنەوە زۆرکردی من ئەوانم هەیە دەستکردەوە ڕووکردە قیبلا یعنی بە زۆری ناوەکانی خوای گەورە من ورد دەکەم باشە تۆ لە ژیان تا دوعانەی کە کردوتە هەستە کردەوە خوای گەورە وەڵامی داویتەوە بەڵێ دوعا خێرش بوو دوعایم کرد لە هەفتاکانە بۆ هەفتاوە بۆ هەشتا بوو خوای گەورە ڕزگاریش کردم لەو شتە و دوعاکەشم قوڵ خێرێک بوو کردم کە دوعاکەم کرد خێرێ و بۆ هەتی بۆ بێوەژ نێبوو وەڵا خوا هێنا ڕێگام کە لە سجن بەربووم لە ئەمن بووکو خەسووی هاتە بەلام خزبی خۆم بوو وتی خەوێکی زۆر عەجایبمان دیوە چۆن بوو تی وەڵا دوو ژن دوعام بۆ کردی ماڵی باوکم 50 ژەنگ بوو دوانیان دوعا یەکیان هەر بە ئاشکرا ناوی تۆی برد یعنی ئەو خێرە ئەمەم هی بوو کە دوعاکەم کرد چۆن دوعاکەم کرد تۆ خوای گیان سەعات 12 شەو 11 تۆ خوای گیان جژنی قوربان بوو یارمەتی خۆم پێشمەرگە بووم 10 دینارم هەبوو تۆ خوای گیان ئەو 10 دینارە بەیانی وەرگم بۆم بێت بۆ ئەم جەژفرێ وەڵاهی بەیانی بۆم هاوی نەکەیم لە تەوێڵەوە لە تەوێڵەوە ئەو 10 دینارەی من هەر خوا ئاگای لێ کە جیران دوایەوە بۆ تەنزیمەوەنە جیران خوا ئاگای کە بەر بووم ئەو دوو ژنە هاتووە ماڵە خزممان بوو چی وەڵاهی خەوکی ئەوم دیوە دوو ژن دەستیان برد ناوی توانە بر بە ئاشکرا یعنی خوا هێنایەوە ڕێگەم ئەرە وەڵا ئەوم دیوە چاوی خۆم کەواتە مرۆڤیش گرنگە کاتێک کە دوعا شەکات متمانەشی بەوە هەبێت کە خوای گەورە دوعاکەی بۆ گیراکات ئەرە وەڵا متمانم هەیە خوا دوعام بێئومێد نیم من ئەوم دیوە چاوی خۆم ئاوا خوا ئاگای لێ بەم ڕەمەزانە خوا ئەو دوعایە قبوڵ کردم کە بەر بووم بەو دوعایە برم بۆ خێرە بەر بوو خێر بەیەوژنێ بوو 4 دیناری هەبوو دوو کچ و دوو کوڕێک دوو کوڕی هەبوو خێرە پێدان خێرم پێ ئەو 10 دینار کرد بە خێر وایە کە بۆم هەر یەکسەر خوا دوعاوی قبوڵ کردم یەکستا دینارەکە پێشم نەبردەوە ماڵەوە ئەوستا کەڵوانە هەبوو ژنە کەڵوانەکەم پڕ کرد لە ئەشیا و مەشیا بۆ جژن و ژل بۆ بەرگ بووم ناڵەکان یعنی 10 دینارەکە زۆر بۆ کاتە کە برد بۆ دایم وتیەوە شوکر ڕۆڵک خوا بێ و ماڵی فڵان کەس
دوو کچ و دوو کوڕێ بوو نەباڵغ بوون ئاگردانێکی ئاوایان هەبوو کە چاوشتیان لەسەر لێنە یەکەم ش دەڵێم خوای ئیمانم بیتێ بەڵێ ئەیتر ئەی باشە بەچی دەست پێ ئەگەی کە دوعاکەی تۆ بە حەمد و سەنا بۆ خوا و سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمجا دوعا جا هەر دوعایەک ئەوەڵ و ئەخێری سڵاوات بێ ئینشاءالله خوا قبوڵیەکە یەکێکیش لە مەرجەکانی گیرابوونی دوعا سڵاوەتدانە ئەوەڵ و ئەخێری دوعاکە هین بکەین سڵاوات لە دیاری پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم باشە تا چەند هەستە کردەوە ئەو دوعانەی کە تۆ لە ژیانتا کردوتە خوای گەورە وەڵامی داویتەوە الحەمدولله زۆربەیان حەمد و سەنا بۆ خوا زۆربەیان الحەمدولله خوا لێوەرگرتووە تۆ زانی دوعاکردنیش خۆی بۆ خۆی عیبادەتە ئەی طبعا طبعا ئەوش جزئێکە لە عیبادەت قوربان دائما لەگەڵمە ئەپارڕێمەوە لەخوا بەبێ ئەو هەناسێکیشمان بۆ نایری ئێمە تا چەند گرنگە مرۆڤ کاتێکە عیبادەت دەکات لە دوای عیبادەتەکانی دوعاش بکات بپارڕێتە بۆی خوالی قبوڵ بکات بۆی خوا ئەوەی کە لە دڵیاتی بۆی بێنێتە دی زۆر گرنگە زۆر گرنگە دوعا و پاڕانەوە چکە عەبد ئەبێ دایما دەستە و نزا بێ بۆ خوای گەورە ئەبێ ئێمە دایما پاڕانەوەمان لەو بەردەوام بێ ئەزانی دوعاکردن پاڕانەوەش بەشەکە لە عیبادەتکردن بەتاکید باشە جەنابە کاتێکە ئەپارڕێتەوە کە دوعاکەی بەچی دەست پێیەکەیت بە زیکرەکانی خوا لە هەوڵەوە دەست پێ یەکەم ئەنجا دوای بۆ خۆم ئەپارڕێمەوە زۆر گرنگ شە بەتایەتیەوە بەرەو کۆتایی ڕەمەزان ڕۆین مرۆڤ دوعا بکات ئەو دوعانەی کە وەکو دوعای اللهم إنك عفو كريم تحب فاعف عنا ئەمە دوعاکی زۆر گرنگە لە عیبادەتەکانمانە کە لە شەوانی قەدرا دووبارەکەینەوە بەتایبەتی بەڵێ زۆر ڕاستە ئەگەر ئەوە بڵێن بەتاکید ئەویش دەست بە ڕوومانەوە نانێ باشە مەرجەکانی گیرابوونی دوعا بە بڕای تۆ چییە؟ پاکی ئەبێت تۆ خۆ خاڵسن مخلسین بۆ خوا پاکت بێتەوە بە تەماشتی تر نەبی غێری تەوحید ئەنجا خوا هیدایەت دا و لێ وەرەگرێ ئەو دوعانەی کە جەنابە لە ژیانتا کردوتە هەستە کردو خوای گەورە وەڵامی تۆی داوەتەوە دایمە بەردەوام دڵخۆش و ئومێدم هەیە بەخوا من بەتاکید بەردەوام یارمەتی یاوم انشاءالله دوعاکان انشاءالله بێتە دی بەئیزنی خوا بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دوعاکردن بەشێکە لە عیبادەتکردن بۆیە زۆر گرنگە مرۆڤ هەوڵ بدات بەردەوام دوعا بکات لەخوا بپارڕێتەوە ئەو نیازە پاکانەی ئەو نیازە خێرانەی ئەو نیازە شەرعیانەی کە لە دڵیایەتی لەخوا بپارڕێتەوە بۆی خوای گەورە دوعاکانی بێنێتە دی دوعاکانی گیرا بکات هیوادارین کەسیش دڵگران نەبێت لەوەی کە ئەگەر دوعایەکی کردبێت دوعاکەی لە دنیادا نهاتبێتە دی چونکە بەپێی فەرموودەی خوا و پێغەمبەری خوا درودی خوای لەبێت کاتێ مرۆڤ دوعا دەکات بە دڵنیای دوعاکەی جێی خۆی ئەگرێ بەڵام سێ هۆکار هەیە یا ئەوەتە خوای گەورە لە دنیادا دوعاکەی بۆ گیرا دەکات یا ئەوەتە بەقەدەر ئەو دوعای کە کردوێتی خوای گەورە گوناحی لێڵەوەرێنێت یا ئەوەتە خوای گەورە بۆی هەڵەگرێ بۆ قیامەت و لە قیامەتدا وەڵامی ئەو دوعای ئەداتەوە بۆیە هیچ کەسێک با نائومێد نەبێت ئەمە فەرموودەی خوای گەورە و فەرموودەی پێغەمبەریانە درودی خوای لەبێت هەر کەسێ دوعا بکات دوعاکانی گیرا دەبێت نائومێد نابێت لێی و بەشخوراو نابێت لێی بەدڵنیا دوعاکانی گیرا دەبێت بەڵام بەم جۆرە بوو کە باسمان کرد یا ئەوەتە بەپێی ئەوە گوناحی لێڵەوەرێت یا بۆی گیرە ئەکرێ لە دنیادا یا ئەوەتە بۆی هەڵەگیرێ بۆ قیامەت بۆی زۆر گرنگە مرۆڤ هەمیشە هەوڵ بدات دەمەزیکر بێت دوعا بکات بپارڕێتەوە بە سڵاوات دەست پێ بکات بە سڵاوات کۆتایی ببێنێت چکم یەکێک لە دوعاکان یەکێک لە مەرجەکانی گیرابوونی دوعا ئەوەیە کە سڵاوات زۆر بدە لە داری پێغەمبەر درودی خوای لێ بۆی خوای گەورە ئەو دوعایەت گیرا بکات ئەو پاڕانەوەت گیرا بکات ئێمە هیواداری مرۆڤەکان بەردەوام لە پاڕانەوەدا بن چکم خوای گەورە زۆری پێخۆشە بەندەکانی لێ بپاڕێنەوە بەندەکانی هەمیشە دەستە و نزا لێ بپاڕێنەوە تاکو خوای گەورە داواکارەکانە جێبەجێ بکات هیوادارین خوای گەورە دوعای هەموو لایەکمان گیرا بکات دوعا و پاڕانەوە تا چەند گرنگە بۆ مرۆڤ بەبێ دوعا ناژی بە چەکی مسلمانانیش بە تایبەتی بەڵێ دوعا خێریش بوو دوعایم کرد لە هەفتاکانە بۆ هەفتاوە بۆ هەشتا بوو خوای گەورە ڕزگاریش کردم لەو شتە و دوعاکەشم قوڵ و خێرێک بوو کردم بەبێ ئەو هەناسێکیشمان بۆ نایری ئێمە سارە عیبی نەبوو هێنام ئەقلی سووتا بە 3 وەرەقە کابرای 3 وەرەقە هێنام مەکینەم داگەر کابراوتی کاکە تۆ چی بەساتەوە بووە ئەم شانسێت نانە خوای گەورە ڕازی لەسەر بووە پێ خۆشحاڵم ئەوەی لای خوای گەورەشە و بێخۆشە مەقەدەر بێ هەچی لای خوای گەورە بێخۆشە
هەڵبەت بەنسبەت دینی ئیسلامەوە چەمکێکی زۆر بەهێزە ڕێکەوتون دینەکان ڕۆژێکیان ناو بە ناوی ڕۆژی جیهانی نزاوە دعاوە لای خوای گەورە هەتا پاڕێتەوە کەمە من زۆر پێ خۆشحاڵم کە هەر پاڕێتەوە پێنج فەرزە پاڕێتەوە لە خوای گەورە هێشتا هەر کەمە دوعاکردن گرنگە بۆ ژیانی مرۆڤ زۆر ئەگە بڕێی من نانە خۆی بڵێ حەمد و سەنا بۆ خوای گەورە هەڵەسی بڵێ حەمد و سەنا بۆ خوای گەورە دایمە ئێمە عەبدێکین حەد داوای خۆی بێت لە خوای گەورە بکەین لە کەسێکە نییە زانین دوعاکردنی بەشەکە لە عیبادەت زۆر ڕاستە ئەچاکە دوعای خێرکەی بۆ زەلامێکیش نەخۆشێک بۆ سزنێک بۆ داماوێک هەر خوای گەورەش پێی خۆشە نەخۆشێکەچی سەری لێی خوای گەورە پێی خۆشە سزنێک سەری لێی خوای گەورە پێی خۆشە خوای دوعا بەڕاستی شتێکی چاکە بە بڕای تۆ مەرجەکانی گیرابوونی دوعا چییە؟ والله بە مەرجەکانی من ئەگەر خوای گەورە لەگە تۆ ئینسان پاک بێ گیرایە دوعا خاصدا ڕۆژە پیرۆزەکانی ڕۆژانی وەکو مانگی ڕەمەزان وەکو جەژنی قوربان وەکو جومعە ئەمانە شتێکی زۆر چاکە هەر ئینسانەگە دوعای چاک بەدەمیا بێ خوای گەورەش پێی خۆشە لە نیوەی شەودا کاتی شەو نوێژ بەڵێ زۆر گرنگ کاتی شەو نوێژە لە کاتی بەیانیان کە نوێژەکەی لە هەموو کاتێکە بەڕێ من دوعا بکە هێشتا کەمە خوای گەورە نەبێمی من باوەڕم تر بێز نییە خوای گەورە زۆر سازە تۆ کە ئەپارڕیتەوە زیاتر بەچی ئەپارڕیتەوە بەچی داوا لە خوا والله منەڵم خوای گەورە بەڕاستی عنی ڕەحمان پێ بکەی ڕەحم بە ئیمانمان کەی ڕەحم بە دیانەتمان کەی ڕەحم بە زەمیرمان کەی دوای ئەوەنجاڵم خۆیان ڕەحم بە ئومەتی محەمەڵ کەی ئەنجا ڕەحم بە ئێمەکەی ڕەحم بە میلەتی کوردیشکەی میلەتی کورداماوە چەند گرنگە بەدەر لە خۆمان دوعاش بۆ خەڵکی تر بکەین بۆ خوشکبرا مسلمانەکانمان چونکە هەر کەسیاڵە لە نهێنیدا دوعا بۆ خوشکبرا مسلمانەکەی کە بەدڵنیەوە گیرا بێت بەخوای گەورە کە من نوێژەکەم دوعاکەم لە پێشە بۆ ئومەتی محەمەکەم جا بۆ خۆمێکم خوای گەورە ئاگادارە ئەوە هەدەفی منە چکە من بناڵێک ببینم بە نەخۆشی نەکەی خۆمێتەوە بەرچاو یەکێ ببینم بە فەقیری نەکەی خۆمێتەوە بەرچاو خۆم ببینم بە داماوی عنی یەکێک بدەم بە داماوی خۆمێتەوە بەرچاو عنی تۆ عنی دوعا شتێکی زۆر چاکە بە دڵ و باین بێ بار قینە و بەڕقۆمانە بە دڵێکی صاف دوعا بکەی خوای گەورە پێی خۆشە هەمانە گلەیەوە کات بۆ نمونە زۆر جاڵێ قورە من چەند ساڵە دوعاکم لەخوا ئەپارڕێمەوە خوای گەورە دوعاکانم گیرا ناکات تۆ پێ دوایە خوای گەورە دوعا گیرا ناکات نا خوای گەورە دوعاکان گیراکە خوای گەورە بەڕەحمە خوای گەورە دەرگایەک داخە ساکاتەوە زۆر بەڕەحمە زۆر گەورەیە زۆر گەورەیە خوای گەورە هەچێ بکەین ئێشتا کەمەوە ژیان تا ئەو دوعانەی کە کردوتە هەستە کردۆ خوای گەورە گیرای کردۆ بۆت زۆر من کاتێک کە لێم قەوماوە دەرگایکی لەسەر داخستوم سەی لەسەر کردومەتەوە زۆر ئیمانم بە خوای گەورەیە زۆر هەموو شتێک خوای گەورە قبوڵێکە بە تۆ بچاک بی خوای گەورە قبوڵێکە ئارامگرتن لە دوعاکردنە تا چەندەمە گرنگە ئەوە سەبر زۆر ئەساسە ئارامگرتن زۆر ئەساسە تەحمل هەبێ ئارام بە ئەسا من زۆر جار خۆم ناوم ئارامە ئەڵن کاکە تۆ بۆ ئارام نەبێ ئارامم کاکە وەڵڵای ئەو من ئارامم کەس ئارام نییە باوەڕکە هێشتا بۆ بچەمەوە باوەڕم پێ ناکەی باوەڕکە سارێکم کڕی هێنامەوە سارە عیبی نەبوو لەم ماوەی لە چاخۆڕنا هێنامەوە سلێمانی سارە عیبی نەبوو هێنام ئەقلی سوودا بە سێ وەرەقە کابرای سێ وەرەقە هێنامەوە مەکینەم داگەر کابراوتی کاکە تۆ چی بەساتۆ بووە ئەم شانسێت نانا خوای گەورە ڕازی لەسەر بووە پێ خۆشحاڵم ئەوەی لای خوای گەورەشە و بێخۆشە مەقەدەر بێ هەچی لای خوای گەورە بێخۆشە تا چەند باوەڕت بەوە هەیە ئەوەی کە بەسەر تۆ هاتۆ لەوانەیە بەڵایکی گەورەتی لە کۆڵکردیتەوە ئەوە کە بەسەر من هاتووە خوا لە بەڵای کەی لایەوە ئەوە خەڵک نایزانێ من بلامایە پێنج وەرەقە چوتە بۆ نمونە چوتە ئەو سارێم بەذاتی خوا لامای خوا لە بەڵایکی دەفتەری لایابم نا زۆر سەبر ئارامگری سەبرگری حەمد و سەنا لەبەر باری خوای گەورابی زۆر نیوەیە خەدەرێکی بەسەریە ئەنێ حورمەتم هەیە ئەڵێ چی ئەو کاکە نەچوایە بوو ئەوێ وان ناو نانەنا ئەو خوای گەورە نووسیوێتی ئەبێ ببێ ئەوە ئینکاریتیان نییە و نە بە ئازایەتی و نە بە خۆڵکێشانە و نە بە هیچ شتێکە میشە مرۆڤ دوعا بکە لەخوا پاردەبۆی لە بەڵاو پارێزرێت شتی خێر بێتە ڕێی هەر خوای گەورە هەتەم پارێتەوە لەو خوای گەورەیە من عنی حەزەکەم شەو ڕۆژ پاڕێم و جاری وایە بەخوا پاڕێمەوە گریم خوای گەورە چاکە بە قوربانەوە هۆکارێکە بۆ مرتاحبوونی و دەرونی مرۆڤ بەشێکی زۆر لە ژیانمی ئەتوانم بڵێم بەشێکی چاکم بۆ تەرخان کردووە ئەو دوعا و پارانەوەی کە تۆ زیاتر ئەیکەی داواچی لەخوا دەکەی وەڵاهی سوپاس گوزاری لەسەر نیعمەتەکانی وەزای دەندایک و باوک کەس و کار خوشک و برا و خێزان و مناڵ بەعام بۆ کوردستان و بۆ برا پێشبڕکێکانش لە چ کاتێکا دوعاکەی تەمان یا دوای نوێژ یا پێش نوێژ زۆر کات دوای نوێژ و پێش نوێژ
بە بڕای تۆ مەرجەکانی گیرابوونی دوعا چییە؟ وڵی مەرجەکانی گیرابوونی دوعا ئەوانەیە ڕنگدانەوەی نوێژ ینی کە تۆ نوێژ کرد نوێژ ئەەکەی کەسێکی نوێشکەری بە دیانەتی بێ ڕنگانەوەی هەبێ لەسەر کردار و گفتار و لەسەر هەموو تەعامل کردێکی ڕۆژانە لەگەڵ چوار دەورەکەت یعنی باشبوون مەرجێکی سەرەکیە بۆ ژیرابوونی دوعا. وەزانی دوعاکردن پاڕانەوە بە شەکل عیبادەتیش؟ بەڵێ بێگومان بە شەکل عیبادەتیش ئەو دەست پێکردن بە سڵاواتدانێکە کە لەو مەرجانەی کە مرۆڤ دوعاکانی گیرابێ کۆتاهێنان بە سڵاوات بۆ نمونە ڕووکردنە قیبلە دەست بەرزکردنەوە دەست بە دەستنوێژ ئەمانە تا چەند گرنگن تۆ بایەخیان پێ ئەدێ لە دوعاکانتان؟ بەڕاستی شتەکە نەبێ بەڕیایەک خۆم وەکو خۆم شخصی خۆم گرنگیان پێم تا ڕادەیەک گرنگیان پێم. هەڵبەت لە بەنسبەت دینی ئیسلامەوە چەمکێکی زۆر بەهێزە دایم ئینسانی مسلمان ئاخر کارتی کە دایم پشتی پێبەستووە یعنی شتێک چۆنەڵێ شتێکی بەهێزە ئاخر شتەگەڕێتەوە بۆ ئەوە یان لە هەموو کارێکە بەشێکی دوعای تیاکەین پێمان وایە خۆی بەرگار دەستێکی لەم ئیشەیەمایە هەبێ هاوکارمان بێ سەرکەوتوترە بێ بەڵام خاڵێکی زۆر زۆر گرنگە لە دوعاکردن بەنسبەت ئینسانی مسلمانەوە. دوعاکردن بەشێکە لە عیبادەت تا چەند گرنگە مرۆڤ ئەمە تێکەڵاو بە عیبادەتەکانی بکات؟ وڵا تا ڕادێکی زۆر پێغەمبەری خوا فەرمێ الدعاء مخ العبادة دوعاکردن مۆخی عیبادەتە یعنی ناوەڕۆکی عیبادەتکردن ناوەڕۆکی عیبادەت چییە دوعاکردن هاتێمە لەوا چێ نوێش بکەین کۆمەڵت سەدەقە بکەین بەڵام هەست نەکەین کە بە ڕاستەقینەی عەبدی خۆی بەڵام کاتێک کە تۆ دوعاکەی داوا لە خواگەی هەستەکەی بەڕاستی تۆ بەندەی خۆی. بە بڕای تۆ مەرجەکانی گیرابوونی دوعا چییە؟ مرۆڤ بەچی دەست پێکات بۆی دوعاکانی گیرابێ؟ زانایانەوەی من بیست بێتم یان گوێم لێگرت بێ مەرج کۆمەڵی مەرجاندانەوە پێکێ لەوانەیە یەکەم مەرج خواردنی حەڵاڵ بێت و ئیستیقامەی لەسەر دوعایە هەبێت بەردەوام بێت لەسەری دوعاکە ماوەی دوعا نەکات دوای وەری هەبێت سەبری لەسەر دوعاکە چکە دوعا شوبهانیوانە بە درەختێکات و ئاوی درەختێکە ئەڕوێنی بەردەوام تو ئاوی ئاوی ئەگەر وازی لێبێنی درەختەکە گەورە نابێت بەڵام ئەگەر بەردەوامی لەسەری خزمەتێکی درەختەکە گەورە ئاوێ ئەمە مەرجێکی تر کە بەردەوامی لەسەر دوعاکرد مەرجێکی تری بە خشوع دوعا بکەین پێغەمبەری خوا فەرمێ خۆی گەورە وەڵامی دڵێکی بێ ئاگا نایەتەوە تۆ ڕووگرتەوە دوعاکی بەخۆتەوە ئیمام ئەحمەد فەرمێ نمونەی ئینسانی مسلمانی کە دوعای وەڵام دێتەوە وەکو نمونەی شەخسێک وایە لە دەریایەکە کاتێک کەشتێکی تێگەشتێت لەناو کەشتێکە کەشتێکی تێگەشتێت یەک پارچە پێمێنێت و دەستی بۆ کەشتەوە ئاگرێت ئەو ئینسانە کاتێک چۆن داوا لە خواگە لەو کاتەیە بۆ نمونەیە بڕوادارێک وەڵامی دوعاگێدرێت. سڵاوە دانیش ڕووکردنە قیبلە دەست نوێژگرتن هەموو ئەمانە مەرجن؟ بەڵێ ئەوانە مەرجێکی سەرەتایین بەڵام مەرج ئەساسیەکان ئەوانەیە کە تۆ خشوع دەبێ بەردەوامی لەسەر دوعاکە دڵنیابی کە خۆی گەورە وەڵام تێهاتەوە. تا چەند باوەڕدە بەوە هەیە کە تۆ کاتە دوعا دەکەی ئیلا هەر دوعاکات قبوڵ بووە بەس ئایا وەک بە پێی فەرمودەی خی گەورە و پێغەمبەر دووخوای لەبێت یا دوعاس بە سێ هۆکارە یا ئەوەتە لە دنیا بۆ جێبەجێ ئەکرێت یا بەقێوە گوناحی لێ هەڵەوەرێت یا لە قیامەتە بۆ وەڵامە درێتەوە تا چەند باوەڕ و قەنەعەتی چۆنڵی ڕەها و بەمە هەیە؟ بڕوان پێیەتی بەڵام تر بە پێی شتێکی خۆ داوایەکی ئایا شتەکە و دنیاییە تۆ بۆم دنیاە دەوێت یان بۆ یان دوعا گشتگیرەکان ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنەتە وفی الآخرەتی حەسەنە ئەتر تۆ تاوی هەردووشانەکەی ئەتر هەردووشان خی گەورە ئینشاڵڵا هەردووشانە بێبەخشێ ئەتر یواشەیە سوور ئەبێ لەسەر شتێکی دنیایی. چەند ئەو دوعانەی کە جەناب لە ژەندا کردوتە هەستە کوردە وەڵام دراویتەوە؟ وڵی ینی هەندێک دوعا بێ خوب بچوڵی لەگەڵ بۆ تۆ داوای عیلم لە خی بەرگارەکەی ئەبێ خۆشە ینی کاتی زۆرەیەت پارەکە بێ کاستی بکەیت ئەگە سوی بکەی بەڵێ کاسی حەڵاڵکەی بەستر هەندێک دوعاشمان وەڵام دراوەتەوە تەبع شوێنەواری دوعا بەسەرمانەوە دیارە هەست کەسێ بدوێنی ئینسانی موسڵمان ئەوەی کە تۆزە متەزیم بێت کۆمەڵە دوعایش ڕەنگەکە بەس هەستەکە شتی وەڵام دراوەتەوە شتەکانی هاتۆ دەدی داوای کردووە لە کاتێکە بیدی چۆتەوە خۆی گەرە بۆێناوەوە بەردەسی ئەمڕۆ بەڵام شەیتان لی وونەکە جاروایە ئەڵێ لای بەوە دوعاکە نییەوە ئەوە نییە کە خۆی گەرە بۆی کردووی لێ وونەکە لێ شارەوە بۆی بەردەوام نەبێت سەر ڕێگەیە. دوعا و پاڕانەوە تا چەند گرنگە بۆ مرۆڤ؟ مرۆڤ بەبێ دوعا ناژی بە چەکی مسلمانانیش بە تایبەتی بەڵێ دوعا خێریش بوو دوعایم کرد لە هەفتاکانە بۆ هەفتاوە بۆ هەشتا بوو
خوای گەورە ڕزگاریش کردم لەو شتە و دوعاکەشم قوڵ و خێرێک کردم بەبێ ئەو هەناسەیەکیشمان بۆ نایری ئێمە سارە عیبی نەبوو هێنام عەقڵی سووتا بە 3 وەرەقە کابرای 3 وەرەقە هێنام مەکینەم داگەر کابراوتی کاکە تۆ چی بەجاتەوە بووە ئەم شانسێت نانا خوای گەورە ڕازی لەسەر بووە پێ خۆشحاڵم ئەوەی لای خوای گەورەشە و بێخۆشە مەقەدەر بێ حەچی لای خوای گەورە بێخۆشە هەڵبەت لە بەنسبەت دینی ئیسلامەوە چەمێکی زۆر بەهێزە ڕێکەوتون دینەکان ڕۆژێکیان ناو بە ناوی ڕۆژی جیهانی نزاوە دوعاوە ئەگەر مەبەست پێی لە مانگی ڕەمەزانە بێگومانی سێمە لە نیوەی لە سەیەکی سێمی مانگی ڕەمەزانان کە لەو دوو سەیەکەی پێشووە ئیسعدادی ڕۆحیمان وەرگرتووە یعنی ڕۆحیەوە پاکیزە بووین و لە ڕووی ڕۆحیەوە گەیشتوین وەک چۆن میوەیەگەگا ئێتر ئامادەی ئەومان هەیە لەگەڵ خۆی خۆمان پەیوەندی بگرین بۆیە شەوی ئەخیر معلومە لە هەموو دەقە پیرۆزەکانە شوێنی تایبەتی هەیە بێگومان نەک هەر پێویستە نزا دوعا بخرێتە ناو عیبادەتەوە پێم خۆشە ئەوەش بڵێم ینی ڕۆژێکی جیهانی هەیە بە ناوی ڕۆژی جیهانی دوعاوە بەداخەوە وڵاتی ئەمە ئەو شتانەی باستیان ناکرێت ڕۆژی جیهانی شتەکانی تر هەیە ڕۆژەکە بەزەبە نازانین بە تەحدید ئێستا لەبیرم نییە بەس ڕێکەوتون دینەکان ڕۆژێکیان ناو بە ناوی ڕۆژی جیهانی نزاوە دوعاوە بۆیەش نزا دوعا ڕۆحی عیبادەتە دڵنیاییەوە بێگومان پەیوەندی بەندە لەگەڵ خالقا لە دوعا ئاگاتە لووتکەی خۆی کەوت ئەوە لووتکەی عیبادەتیشە ئێمە لە عیبادەتە هەم ستایشی خۆی گەوراکەین هەم داوا لە نزا لە دوعا هەم داوا لە خواکەین هەم حزور پێیاکەین بە مامەڵەکردن لەگەڵ خواچینە ئەو بەتابەتی لە سەردەمێکاوە هەستەکرێکە وەکۆڵی بابەتە دینیەکان لە ئاسی جیهانیە پشتگوێ خراون و هەروەها هەنێ لە فەکرە ملحیدەکانی ژوتویانە گوایە خوان مرۆڤەکانی پشتگوێ خستەوە ئەم هەموو ئاش بوو ئەم بابەتانە ئێمە جارێکی لە دوعا ئەمە بەدرۆ ئەخینەوە ئەچینەوە حزور ئەم بابەتە کە ئەوە تا ئێمە لەگەڵ خۆی خۆمان مامەڵاکەین زەگۆڕین و نیاز زەگۆڕینەوە داواکانی خۆمان لەوەکەین ڕاستە خۆمان مەڵە لەگەڵ ئەوەکەین ئەگەر لە قورئانە خی گەورە بۆ ئێمە قسە بکە ئەوە ئێمە لە نزا ئێمە داواکان دائینەکانی خۆمان لە خی گەورەکەین مەرجەکانی گیرابوونی دوعا چییە؟ بێگومان بۆی نەچمە ناو بابەتەوە لەم سەر ڕێگەیەکە بە تەفسیلی ئەوەی کە لە کتێبەکانە ئینکراوە بە دڵنیاییەوە لە هەمویان گرنگتر خۆ بە دوورگرتنە لە گوناه و جەختکردنەوە و تەرکیزکردنە لەسەر پاکیزەی دەروون ئینسان لە ڕووی دەرونیەوە ئەوەی کە لە زمانی دینی ئێمە پێوترێت تەخوا چەند ئینسان تەخوا ئەوی هەبێ و هەروە لە گوناهەکان خۆی بە دوور بگرێ و لە ڕووی ڕۆحیە و ئیستعدادی هەبێ بە دڵنیاییەوە ئەوە لە سەروی هەموو مەرجەکانی دوعاوەیە زۆر جا مرۆڤ بێتاقەتە بێت لە دوعاکرد دەڵێت دوعام کردووە گیران نەبووە تا چەند دوعاکردن بەڵێ قوبوڵ ئەبێت وەکو فەرمودەکەی خۆ پێغەمبەر دوو هەڵبێکات بەپێی فەرمودەکان جەخت لەسەرەوە دەکرێتەوە کە بەڵێ دوعاکردن یا ئەوەتە لەم دنیا بۆ تێدەدی یان بەخێ گوناح لێڵە وەرێت یا ئەوەتە بۆ دەڵەگرێت بۆ قیامەت بۆی زۆر این نەکەم بە کورتی وەڵامی بەڕێز بەمەوە چیرۆکێک هەیە لە لای شێخی سەعدی پیاوێکی پیاوچاک ماوەی دوعاکانی قبوڵ نابن زۆر بێتاقەتە بێ دوای فریشتێک خۆی گەورە فریشتێک نێنێتە خەویەوە پێی بڵێ کە هەر ئەوەی کە تۆ خوا هیدایەتی داوی دوعا بکەی ئای چەند کەس هەیە بەشن لەو نێعمەتە کە ناتوانن دوعا بکەن خۆی بۆ خۆی گەورەترین وەڵامی دوعاکانن لەبەرەوە هەر خودی دوعاکرد خۆی بۆ خۆی وەڵامە ئیستیجابەیە یعنی کە من خوا هیدایەتی داوە من لە کاتێکا خەڵکی نووسون خەڵکی بێ ئاگان من لەو کاتە بە ئەو پڕی ڕۆحمەوە مامەڵە لەگەڵ خۆی خۆمەکەم ئەوە ئەتۆی من ئەوە لە سەرەکیترین وەڵامەکانی نزایە دوعایە بێجگە لە وەڵامەکانی تر کە بێگومان خوا گیان خوایە ئەو ئەزانێت چی پێویستی ئێمەیە بە پێی پێویستەکانی ئێمە وەڵاممان نەداتەوە بە دڵنیایی مرۆڤ گرنگە بەچی دەست پێ بکات بەچی کۆتایی بە دوعاکانی بێنێ بۆ ئەوەی کە دوعاکانی گیرابێ ئینشاءالله بێگومان بە ستایشکردنی پەروەردگار حەمد و سەناوە ئێمە لە دەقە پیرۆزەکانە هاتووە یعنی ئەمە بێگومان تۆ ئەگەر من لەگەڵ مناڵەکەی خۆشم تەشبیه نەبێ شتێکی بۆ لە پێشا وەسڵ سەنایە کە دروستەکەم بۆ ئەوەی کە پەیوەندی لەگەڵا دروستم بە تایبەتیش منێکی بچکۆلە منێکی ئەوێکی مەزن ئەبێ بە حەمد و سەنای خۆی گەورەوە بۆ ئەوەی بتوانم سەفەر کەم یعنی بچمە ناو بابەتەکانەوە لە ڕێگەی دوعا و حەمد و سەناکردنەوە دواییش لە کۆتایە داواکانی خۆمەکەم یعنی ئەمە ئەدەبی مامەڵەکردنە لەگەڵ خۆی خۆمان لە سەرتا هەل لە ڕێوە ناچین وەکو ئەوەی قەرزارمان بێ هەڵی ڕژین مەسەریان نا ئەوەی کە شایەنی خوایەتی ئەوە بێ بیڵین دوای داواکانی خۆشمانی لێکن بە زەلیلیەوە دوعا گرنگە بۆ ژیانی مرۆڤەکان مرۆڤ بەبێ دوعا ناژی
ئەو کەسێک کە بە شوێن ئیمانەوەیە بە شوێن معنەوێتەوە لە هەموو دینەکانە بەتایبەتی لە دینی ئێمە ئیسلامە یعنی چونکە کرۆکی عیبادەت وەگوتم دوعایە دوعاش لە چیا خۆیان بینێتەوە لە فەقرا هەژاریە کە ئێمە هەژاری وجودی نەک هەژاری مادی کە ئێمە لە وجودمانە قەرزاری خوین ئێمە لە هەموو وجودمانە محتاجی خوین یا ئەیها الناس وأنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد خدایە بۆ خاتری گەورەی خۆت و ناوە پیرۆزەکانت بۆ خاتری سیفاتە جوانەکانت بۆ خاتری ناوی اسم و عەزەمت بۆ خاتری خۆشەویستی خۆت بۆ پێغەمبەرەکە دوردی خوای لەبێ بۆ خاتری خێر و بەرەکەت و گەورەی و پیرۆزی ئەم مانگی ڕەمەزانە دوعای من و سەرجە موسڵمانان گیرا بکە دوعای ئەم خەڵکە ڕەشوڕوتەی نێوبازار قوبوڵ بکە کە زۆر کەس دەبینن لەم بازاڕەدا بێکارن کە زۆر کەس دەبینن لەم بازاڕەدا وایان لێکراوە کە کار و کەسابەت دەکەن و کار و کەسابەتیان نەبێنێت دوعا دەکەین خوای گەورە ژیانی ئەم خەڵکە بەرەو خۆشتر بەرێت دوعا دەکەین لە لای خوای گەورە دوعاکەمان گیرا بکە ئینشاءالله لەبەر پیرۆزی ئەم مانگی ڕەمەزانە کە ئەم خەڵکە ژیانی بگەڕێتەوە دۆخی جاران دۆخی چەند ساڵ پێش ئێستا کە ژیانێکی خۆشیان بەسەر دەبەر دوعا دەکەین بەرپرسەکانی هەرێمی کوردستان بە خۆیاندا بچنەوە بۆ ئەوەی ژیانی خەڵک لەمە زیاتر پڕ نەبێ لە نەهامەتی و لە چەرمەسەری دوعا دەکەین کە خوای گەورە لێمان خۆش بێت لە هەڵەکەمە ببوێت چونکە لەوانەیە یەکێکیش لە هۆکارەکەی کە ئەم خەڵکەی تێکەوتووە کە ئەم وەزعی تێکەوتووە لەوانەیە گوناه و تاوانی خۆمان بێت بۆیە داوا دەکەین لە خوای گەورە خوا لێمان خۆش بێت و ژیانمان خۆش کات و لەشمان ساغ بکات ئینشاءالله ژیانی ئەم خەڵکەش خۆش بکات ئەم خەڵکەش لە بێکاری و لە بەتاڵی و لە گرەی دەرونی و لە کێشە بە دوور بێت وڵاتیشمان پارێزراو بێت خودایە داوا دەکەین برا پێشبەرگەکانمان لەبەرەی جەنگ بپارێزیت بۆەوەی کە زیاتر خاکی پیرۆزی کوردستان بپارێزن و زیاتر ئێمە لەم شارەدا لەم کوردستانەدا ئارام بینەوە دوعای هەموو لایە قوبوڵ بێت خوای گەورە لە هەمومان ڕازی بێ و دوعای هەموو لایەکمان گیرا بکە ئینشاءالله پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت